گفتوگوی ئەمە زیاترەکەین لەگەڵ بەڕێز هیوا محەممەد کە چاودێری سیاسی و لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەیە. کاک هیوا بەخێر بێ. زۆر سپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەم، ینی ترامپ لە دوایین لێدوانیا زۆر گەشتبینە، ینی هەمومانە بینین کە جگەل لەوەی کە شەڕێک بووە، جەنگێک بووە، یعنی جەنگێکی تا ڕادەیەک ماڵوێرانکەر بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە ترامپ گەشتبینە ئەڵێ ئەگەینە ڕێکەوتن، ئەڵێ ئێرانیەکان هاتوونەتە پێشەوە، یعنی لە دوایین قسەشیا ئەڵێ هەرەگەینە ڕێکەوتن، یعنی زۆر زۆر بە شێوەیەکی گەشتبینانە لە داهاتووکە ئەڕوانێ. هۆکارەکەی چییەوە ترامپ بە گەشتبینی و ئەڕوانێتەوەی کە ئەگەنە ڕێکەوتن لەگەڵ ئێران؟ سپاس. ترامپ لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکەی خۆشیان لە تقریبان ساڵ نوێ لەمە پێش بە هەمان گەشتبینیەوە قسەیە کرد. لە کاتی بانگەشەیە کە بەرامبەر بە بایدنەوە ئێستا من جەنگی ئۆکرانیا بە هەفتەیە کۆتایی پێێنم، جەنگی غەزا بە 3 ڕۆژ کۆتایی پێێنم. ئەمە ئەو دوو گەشتبینیە بوو کە لە کاتی بانگەشایی وت هەتاوەکو ئەسەر کۆتایی پێ ناتوە. جاینەوە سەر ئەمەی ئێستەشی لە دەستپێکی جەنگەکە و لە شەڕی جەنگی 12 ڕۆژەکەی پاریشە هەمان ئەو لێدوانانەمان لە ترامپ بەبیست کە کۆتاییەت یاخود ئێرانیەکان باش هاتوون. باش لاریمان نییە لەوەی کە مفاوەزاتێک هەیە، گفتوگۆیەک هەیە بە میوانداری پاکستان یاخود بە نێوەنگیری پاکستان و ئەو وڵاتانی کەش کەندا و میسر مەسەلەن لەوانە تورکیا دیسانەوە لەسەر خەتە دەوری هەیە کە ئەبێ ئەم ڕێکەوتنە بکرێ. نەتایجی ڕێکەوتنەکانی شوکو باسیەکەن چکە ئێمە هیچ کامێکمان لە ناو مەزلیسەکانی ئەوانیش بە ئاشکرا هیچ نادەنە دەستەوە چکە زۆر بەندیتیان هەیە نییە، بەڵام بەپێی تەوەقعاتەکان کە لەم لاولەلا تەسریحدەن هەندێک خاڵیانە گەڕێتەوە بۆ پێش ئەم جەنگە، پێش دەستپێکی ئەم جەنگی 39 ڕۆژەیە کە لە 28 دووە هەڵگیرسا. ئەوان لە 27 مانگە لە 26 کۆبوو بوونەوە بە تەمام لە 20 مانگیشا کۆبنەوە، لە یەکی مانگیشا کۆبنەوە کەچی لیاندان لە 28 مانگە. ئەو کاتیش هەندێک هین هەبوو، سەرەتا هەبوو بۆ ئەوی کە ڕێکەوتن هەیە لە مەسەلەی پیتانی ئۆرانیۆمەکە بۆ نمونە دەنگۆی هەبوو ئەیبەنە دەروی ئێران، بالیستیەکان مەسەلەی ئەتۆمی بۆ زانستی، ئەمانە هەمووی ئێستش ئەکرێ قسەی لەسەر بکرێ. ئێران لاری لەوە نییە، چکە ئێران ئەمانەی کە کردی بۆ ئەوەی کرد کە خۆی پێ بپارێزێ یاخود کارتی خۆی پێ فەرزکات. بەڵام ئێستا لە لای ترامپ و لە لای ئیسرائیل ئەوەی گرنگە ئەوەی کە ئەوان نایەن ناو باڵەکانی ئێران، ئەوەی کە زۆر مەترسی بۆسەر ئیسرائیل هەیە، چونکە کوڕە تاقانەکەی ئەمریکا لە مانتیقەکە کە ئیسرائیل ئەبێ چواردەورەکەی بپارێزرێ، ئەوەی کە گرنگە بۆ ئەوان نەهێشتنی حیزب الله وەک چەکدار نیشاطاتی حیزب الله. کاکی وا لەوانەیە گەشتبینەکەی ترامپ ینی خۆشی زۆر جا باسی لەوە کردووە بە تایبەتی لە دوای ئەوەی کە بڵێن چەند ڕۆژێک هێرشەکان بۆ سەر ئێران بەردەوامی هەبوو، چەند سەرکردەیەکی ئێران بەهۆی هێرشەکانەوە ینی کوژران. ئەو ئەڵێ ئێستا ئێمە مامەڵە لەگەڵ کەسانێکی تر ئەەکەین، ینی وەکو سەرکردە وەکو ئەوانەی کە ئێران بەڕێوە من مامەڵە لەگەڵ کەسانێکی جیاوازەکەین لە تێڕوانین و بیر و بۆچوونەکان. ئەین پێ دوان نییە ئەمە هۆکاری گەشتبینەکەیەتی بەوەی کە لەگەڵ ئەمانە ئەتوانێت زیاتر گفت و گۆ بکات و قاڵ بێتەوە لە شتەکانە. ئێمە ئەگەر خۆمان شی بکەینەوە ئەم ئێرانە ئێرانی پێرزەنگەکەیە ئەجا خۆمان بۆمان دەرەکەوێت. ئێستا ئەم کە هاتووە هەتی سەرکردە سەربازیەکان ئەتوانم بڵم لە سەڵدان 90 سەرکردە سەربازیە باڵاکانی لە ناو بردووە. کێمێنێ چەند کەسێک ماوە کە لە بوارە مەدەنیەکە سیاسیەکان، ئەمە وەزیری خارجی ئەمە سەرۆک کۆمارە ئەوە قاڵی بافی سەرۆک پەرلەمانە، ئەمانە ئەبنە کەسە باڵە سیاسیەکە. بۆیە ئەمیش پێی وایە کە ئەم گفتوگویانی لەگەڵ ئەمانە بەڕێوە ئەچێ بەبێ پشت پەردەکە کە جاران هەبوو. مەسەڵەن بۆ نمونە جاران وەزیری خارجیە چوو لە سویس ڕادانیشت ئەو شتانی کە تایە باسەکرا لە کۆبوونەوەکە ئەبوو بچوان لە پشوویەکە بیگەیانایە بە هەیئەی باڵا لە ئێران بۆ ڕابەری، بۆ ڕابەری ئەویان بڕیاریان بدابە کرێ ناکرێ. بەڵام ئێستا ناگەڕێنەوە بۆ ئەم مەسەلەی بەیتی ڕەهبەریە. شتە باش هەیە خۆ ئەمەیان ناتوانین بڵین هەیە یان نییە، بەڵام فعال نییە، ینی فعال نییە ئەو لە پشت پەردەوە هەندێک شت ئەوترێت. بەڵام ئێستا بە فیعلی لە ناو ئێرانە نەوەزارەتی دیفاع
وەزارەتی داخلی قواتی طلاعات وەکو هەیئە باڵاکان ئەمانە قسە ناکەن ئەم چەند کەسایەتی قساکەن و یەکێکیش لە هاوکارانی ڕابەر ماوە کە جارجار لێدوان ئەدا و هێزی سوپای پازارانیش هەیە کە لە مەیدانی جەنگان چالاکانە تا ئێستا موشک و شتۆمانە ئەنێرن. بابین وەستە گەشتبینەکەی ترامپ گەشتبینەکەی ترامپ لەمەوە دی ئەم ئێرانە بە ئێرانی پێش جەنگەکە نابینێ بە لێدوانی خۆیان زۆرینەی هێزە ئاسمانی و دەریاییەکانی ئێرانیان لەناو بردووە ئەوان پێیان وایە وەکو خۆیان ئەڵێن هەموو زۆرینەی ئەو سەکۆیانی موشەکانی لێو تەقێنراوە لەناو براوە ڕاستە موشک ماوە بەڵام سەکۆ نەماوە ئەمە تەحلیلی ئەوانە جاخۆ لە ئاخری کۆتایی پێش گرێبەستەکە هەستەکرد موشکی زیاتر هەیە یاخدەین ئەوانیش وەکو ئێرانەکان قەراریاندا لە 15 ڕۆژی کۆتایە چەند موشەشیشی تازە بەڵێ چەند موشەشیان بەکارێن ناکە هێشتا نەهاویژرابوون بە هەندێک ناوی جیاواز خۆ جاگە ئێران ئێستا موشەکی نەمایە یاخود سەکۆی نەمایە تەسلیمە بوو یعنی من کە پێ دەڵێم زۆرینەی بە قسەی ئەوان لەناو براوە بەڵام خۆبایی ئەوەیان ماوە کە مەقاومەیە کرد تا ئاخر سەعاتیش کە ئاگربەت کراوە ئەوان موشەکیان ناوە بە ئیسرائیلەوە ئەسڵ هەرو کاتە گەرما و گەرمی موشک بارانەکە بووە بەڵام من باسی تەحلیلەکانی ئەوانی بۆکەم ترەمپیش لەمانەوە قسەکە کە ئەو تەقریرانە خەنە بەردەستی ئەڵێن بەم شێوەیە لەسەر ئەو بنەمایە ئەوش لێدوان دەدا ئەڵێن نزیکە بنەمایەکی تر کە ئەوەی زانێ من و تۆ نایزانین ئەوێژ ئەوەیە کە لە ناو دانوستانەکانەوە هەواڵی پێگات ئەو ڕۆژەی کە جێگرەکەی خۆی لە پاکستان لە کۆبوونەوە بوو لەگەڵ وەفدە ئێرانیەکە وەکو باس کرا لە هەواڵەکانەوە 10,000 پەیوەندی بە ترامپەوە کراوە بە تەلەفۆنی یعنی ئەو ناوەڕۆکی کۆبوونەوەکانە زانێ پێمانێت لە خۆیەوە ئەم ڕقەمانش لێ بە هەرچەنە من دەمێکەوتومە کە ترامپ پیاوێکی سیاسی نییە ئەو جارجار ڕقم لێ ئەیا بەبێ ئەوەی ڕقەمی پێشوو بخوێنێتەوە تەسریحێکەدا بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەوەی پێشووتری یاخود ئەوەی پێشووتری پێچەوانەکەی بڵێتەوە وەکو ئێستا وتم کوانێ بە هەفتەیەک شەڕی ئۆکرانیا ڕاگیرە کوانێ غەزە کۆتایی پێهاتەوە لوبنانی تێکەوتو ئێستا یعنی جنوبی لوبنانە بۆ وێرانەکە ئیسرائیل جا هەندێک شتەیە تمشاکە دوێنێ شەو ترامپ ئاگربەستی نێوان لوبنان و ئیسرائیل ڕاگەێنێ کە ئەمە دوور دەوڵەتی جیاواز نین خۆ ئەمریکا لە جەنگانیە لە لوبنان کەچی ئەو ڕایگریا جەنگ ئاگربەز ئەو ڕایگرێت ئێمە بە دیوێکی ترە ئەمەی کە ئەگوزارێ لە منتیقی شەرق الأوسەتا هەمووی لە ژێردەستی ئەمریکایە ئەو کۆنتترۆلی هەمووی ئەکا ئەگەر ناخۆ دوو دەوڵەت زاتە سیادەی خۆی ئیسرائیل نابێ خۆی ئاگربەز ڕاوکەین لەگەڵ لوبنانیەکانە ئەبێت ترەم ڕای بگرێت لە پڕێکە یعنی بە ئەمریکا خۆ کێشەکە ئەگەر بینە سەر ینی واقع لوبنانیش کێشەکە لە نێوان خودی لوبنان حکوومەتی لوبنان نییە و لەگەڵ ئیسرائیلان نیە لەگەڵ حیزب اللهە کەچی لەگەڵ حکوومەتی لوبنان ناکۆ بێتەوە ئەڵێ ینی زمانەکە چییە گرنتێکە چیە کە شەڕێک نابێ ینی حیزب الله موشک ناگرێتە ئیسرائیل ڕێکەوتنی نییە هیچ گرنتێک نییە چونکە هەر لە وڵاتێکە هێزی چەکدار هەبوو عراقیش ئەمە حاڵمانە هێزی چەکدار لە دەرەوەی سوپای ڕسمی وڵاتەکەیە هەبوو خەتەر ناکە قەت سەقامگیری بەخۆی نابینێ لوبنان لە هەفتەکانەوە جەنگی تایە لوبنان زۆر بە کەمی ئارامی بەخۆیەوە بینیوە چەندین حیزبی چەکدار لە ناو لوبنانە هەیە ئەمە هەر ناوی حیزب الله دیارە ئەجینا چەندین حیزبی چەکدار لە ناو لوبنانە هەن ئەندامیشیان هەیە لە پەرلەمانە خۆ حیزب الله فراکسیۆنێکی گەوریان هەیە لە پەرلەمانە سەمیر جعجع هەیە قوات هەمووی هەیەە میشێل عۆن هەیە هەمووی قواتیان هەیە بۆیش ناگەنە یعنی ناتوانانی گرنتی ئەوە بکەیت کە ئەم ئاگربەستانە سەرەگرێت چکە لە لایەکەوە گروپێکی تر موشەچێکە تەقێنە و کۆتایی پێ هەر لە ناو خودی حیزب اللهیانە متەشەدیدیان تایە کە پابەندی قەراری سەریشەوە نابن یعنی خاوەنی تۆڵەن منتەقیمینن ئەوان یانێ ئیلا تۆڵە بکەنەوە لەبەرەوە قورسە مەسەلەی ڕاگررتنی شەڕی ئیسرائیل لە ناو لوبنانە بە زۆر قۆناغی قورسا تێپەڕێ و گەرنتی نییە کە تا سەر بێ باشە پێ وایە ینی تێڕوانینی ترامپ لەسەر ئێران گۆڕاوە بۆیە ئەڵێ من ئەگەمە ڕێکەوتن لەگەڵیان چکە پێشتر هەتا ڕۆژەشی کە یعنی جەنگەکە وەستا و ئەم ئاگربەستە هاتە پێشەوە ینی خۆمان نەزانین 24 ساعت پێشەوە ئەوتر شارستانێتتان لە ناوە بم ینی ڕئی لەسەر ئێران زۆر خراپ بوو ئێوە هۆکاری تێکچوونی ناوچەکەن ینی ڕئی گۆڕاوە لەسەری
نا تمشاك اگر ترام راي بقول برامبر ايران يعني سقوطي يعني او دورا لا جنگك نابێ بەس ئەم دەگەشتبینیەشی سەیرە آخر دەی گەشتبینیەکەی لەوەوە دێ ئەم تۆزەی کە باسمان کرد هەم دۆخی ئێران لە تواناکانیەوە سەیرەکە بە پێی ڕاپۆرتانەیە چتە بەردەستی لە استخباراتیەکانەوە مخابراتیەکانەوە تواناکانی سەربازی ئێرانیان بۆ شارە کردووە هەمیش ناوەڕۆکی کۆبوونەوەکە ئەزانێ ئەو تا چ ڕادێک وەفدی ئێرانی بەچی ڕازین چکە ئەو ئەگەر ئێستا بێت تەسلیمی ئەبێت تەسلیمی خواستەکانی ئێران بێت ئەوەیەکێ لەو شتانەی کە بۆچی شەڕ لوبنان ڕایگردوێنێ لەبەرەوەیەکێک لە شەرتەکانی ئێران مەسەلی لوبنانە کە بۆە ئەوان شەو جەنگە ڕاگرن یعنی لە دوو هەفتەکەی ئێران و ئیسرائیل و ئەمریکایە هەر لە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژە داوای کرد بێ لوبنانی تیابێ باشە نەتیجەی ئەم دانوستانی ئەم سێ چوار ڕۆژیان کە تێپەڕی ئەمەی لێکەوتەوە ئەمە یەکێک لە بەدیهێنانی خواستەکانی ئێران کە جەنگی لوبنانیش ئەبێ ڕابژیرێ باشە ئێستا یەکشەمە چنە کۆبوونەوە جارێکی تر سەرۆکی سوپاسالارەکەی پاکستان چۆ بۆ ئەمریکا ئەوەی کە ڕئیسی وەفدەکەیە نێوەنگیریەکەیە لێو دێتەوە یەکشەمە کۆبنەوە دیسانەوەی ئەمریکا و ئێران یەکێک لە خاڵەکان بۆ ئێران جێبەجێ کراوە ئەمەی ڕاگررتنی جەنگی لوبنانە ئەوەی کە وتمان ئەمریکا ئیسرائیل ئەیانەوەیە باڵەکانی ئێران ببڕن بە تایبەتی لە لوبنان چکە سووریا نەماوە لە سووریا هیچ مەترسێکی نیە سووریا دۆستێکی باشی نزیکی ئیسرائیل ئێستا ئەوە بە گرنتی کراوی ئەمڕۆ تۆمبارەك لە ئەنتالیاوە قسەی کرد ئەڵێ تورکیاش هاوپەیمانی ئیسرائیلە لەناو ئەنتالیا ئەڵێ تورکیا هاوپەیمانی ئیسرائیلە نەکدۆز هاوپەیمان ئێوە تورکیا هاوپەیمان بێت و سووریا عایدی خۆیانە و لە لوبنانیشە ئەمە کۆتایی پێبێ حەی عەلە السەڵا بۆ ئیسرائیل هیچ شتێک نامێنێ ئەمێنێتەوە سەر ئەم دەوڵەتی ئێران کە خۆی یعنی من لە قسەکانی توە ئەوە ئەخوێنمەوە کە ئەمریکا یعنی ڕاستە ئەیەوێت ئێران وابەستەی کۆمەڵێک مەرجکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلایەوە ئەمەی ئەم شەڕەشی لەسەر هەڵگیرسانەوە ئەوەیە کە ئەوێ گرنتی ئەمنیەتی ئیسرائیل ئەمنیەتی ئیسرائیل و مانەوەی ئیسرائیل چونکە لەسەر لەم جیهانەیە تەنیا دەوڵەتێک کە ماوەی 45 ساڵێکە هەڕەشە لە بوونی ئیسرائیلەکە ئێرانە هەر لە زمانی ئەحمەدی نەژادا ئەحمەدی نەژاد کە سەرۆ کۆمار و خۆی وتی تێبێ مەسحی کەین لەسەر خەریتە ئەمە مەترسیە بۆ سەر ئەوان ئەوەتی دەوڵەتی ئیسرائیل دروست بووە هەتاوەکو ئێستا ئەوەنەی موشک پێوە نەنراوە هەر لە دروستبوونی دەوڵەتەکەوە تا ئێستا ئەوەنەی موشک پێوە نەنراوە ئەوەنە خانوبەری نەڕوخێنراوە ئەمە گەورەترین مەترسیە بۆ سەر ئیسرائیل بۆیە ئێستا ئیسرائیل لەلایەک هاوارەکەش جەنگ بەردەوام بێ ئەمریکا ئەوێ ڕابگیرێ ئیسرائیلیش ئەوێ بە کۆتایی هێنانی هەچی هێزی ئێران هەیە ڕابگیرێ باشە ترەمپ ئەڵێ ینی ئەوەی کە ویستومانە ئەوەی کە ینی خواستی ئێمە بووە ئیتر لە ئێران خەریکە وەریەگرین ینی وەرمانگرتووە بۆیە ئەمانێ ڕێکەوتن بکەین جاوایە وەریگرتووە دوو کەس چنە جەنگەوە یان دوو وڵات دوو سەرۆک کە ئێستا لەم کاتی دانوستانەیە ترەمپ بە شانوواڵی سەرکەوتنەکانی خۆی هەڵەدا خۆ ناڵێ ئێمە چوونێتە ناو گفتوگویەکەوە ملکەتی مەرجی ئێرانی شەبین ئەڵێ ئێران زەعیف بووە و ئێران گۆڕاوە ئێرانێکی ترە بەم زوانە ئەیبینن قۆناغێکی تازەیە ئەوانەی کە لە ئێرانان دێنە پاوەساتەک و کەسانی باشن مەسەلەن ڕووناک بینم لەوەی کە قیادەیەکی باش لە ئێرانێ ئەم شتانە ئەڵێ نیوەی چاواشەیە بۆ ڕێی عامی عالەمی بۆی کە ئەمریکا زەرەری کردووە کاکە ینی دەیان ملیارد دلار زەرەر نییە لە جنگێکی ئاوایە زەرەرە کەوتنە خوارەوەی و فڕۆکە و کوژرانی سەرباز و ئەمانە زەرەرە لە ناو کۆنگرێسا بۆ تەهەرابێنی دیموکراتەکان و کۆماریەکان زەرەرە مانەوەی ئەم جەنگە بۆ ترەمپ زەرەرە ئەم جەنگەی بەرپا کردووە بۆی کە خولی داهاتوو مسۆگەرکار لە سەرۆکایەتی ئەمریکا بەڵام بەم شێوەیە ڕەنگە بیدۆڕێنێ کەواتە بە تەوەقعاتەکانی ئەو نییە کە ئەڵێ ئێران کۆتایی پێهات نەخێ ئێران کۆتایی پێبهات تا کۆتایی پێهات بەڵام خواستێکی ئەمریکی و نێودەوڵەتی و ناوچەیش هەیە کە ئەم حکوومەت ئێران نەڕوخێت ینی نابێت لەبەری حکوومەتێکی موسەساتیە تۆ ئەگەرم حکوومەتە بڕوخێت مەسائیلی قەومی ئیسارە بێ کە چەند قەوم لە ئێران هەیە مەسائیلی مەزهەبی شتیوا ئیسارە ئەبێکە هەیە کێشەی سنووری وڵاتەکانت هەیە کە خۆی ئێستا مەسەن بە پاکستانەوە بەلوچستانەکەی بەلوچی ئێران حرەکەیکیان هەیە خۆیان
حرەکەیەکیانێ زاریوای لەگەڵ هلیکۆپتەر شەڕەکەن ئەنجا نەخوازە دام و دەستگا نەمێنێ حکومەت نەمێنێ لێەوە جارێ خۆی لە خۆیان بێتە پارچەیەکی جیا ئەهوازیەکان هەن کە حرەکەیان هەیە کوردت هەیە ئازەریت هەیە تر نایەنەوێ وەکو ئەفغانستان یا وەکو دوانترین نمونە عێراقی لێبێ چکە عێراقیان بە زۆر بۆ چاکرایەوە لە دوای نەمانی لابردنی سەدام ئەمان ئەیانەوێ حکوومەتێک بێت تەسلیمی مەطالیبی ئەوان ببێ و مؤسساتێکی خۆی بمێنێتەوە بەم جۆرە بانکە خەستەخانەیە ئەمنە پۆلیسە ئەم شتان هەموو خۆی بمێنێتەوە پێدوان نییە ئەمریکا هاوکو کوردەکەی خۆمانەڵێ وانەی وەرگرتووە لە شتەکە ینی بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئێرانە ینی وانەی لە عێراق وەرگرتووە هاتە عێراق هەرچەنە بە پرۆسی داگیرکردن ناوبرا هات بەسن لە ئەو حکوومەتەی پێشووتری باسی ڕوخان و عێراقیشی ڕزگار کرد وەکۆی کە خۆی ناوینە بەڵام دوجار خۆ ئێستا ئەمریکا لە عێراقیشە ینی ئێستا جیرۆدەیە ینی موسساتەکان لێرە تێک چوو بەسەرێکە یەکەم شت سوپای هەڵوەشانەوە پێ وانە ئەمریکا ئەوێ تەجروبە لەم مەسلەیە وەرگێت چکە لە سووریا ئەویانی نەکرد بێگومان ئەوێ تەجروبە لە عێراق وەرگێت لە سووریا تاقمێکی هێنا بەبێ ئەوی وتی دەست لە حکوومەتەوە نەدەن لە ئەسەد هەتا تاقمەکەی هێنا تدریبی پێکردن لە ئورفەی تورکیا وەکو بەپێ ئەطرافی شەرع خۆی وتی ئێمە 3 مانگ لەمەوە پێشەوە خەتەمان داناوە بۆ ئەمە هەر لە یەکەم هەفتەی هاتنیە لەگەڵ کەناڵی عەرەبیە قسەی کرد ئێمە 3 مانگە لە ئورفە بە حزوری ئەمریکیەکان خەتە بۆ ئەمە دانێن هەر ئەوەش بێمە بینیمان لە پڕێکا لە خلالی چەند ڕۆژێکی کەمە کە هاتن مدەڕەبیش بوون هەر بە جلوشتەکانیان نەبزان ئەوە قواتی ئەمریکین هەمووی بە یەک شێوە بە دووربینەوە بە نازانچیەوە بە کڵاوەوە بەمەوە هاتن و حکوومەتیان لابرد و نیانە هیچ تێک تێک بچێ وەزیری خارجی لابرا وەزیری خارجیان دانا داخلی لابرا داخلیان دانا نیانێژە کوی عراقی لێبێ ئەوە تا لەگەڵ مەسلەی کوردیشا کەم بێ یا زۆر بێ خەریکن ئەوانیش وەکو هێزی هەسەدە ئەمانە دەمجانەکەن لەگەڵ جێشی ئەمڕۆ مەزلوم عەبدی لێ بوو لەگەڵ ئەحمەد شەرع کۆ ببووە باسی ئەوانە کرد کە خەریکن کۆتایی بۆ ئەمەلێ هەنن چۆنێتی دەمجکردنی سوپای کورد لەگەڵ جام بەستم ئەوان بەڵێ ئەو تەجروبەیان لێ بە باش زانیوە ڕەنگە بە هەمان شێوەی سووریا حەزکەن لە ئێرانی شتێکی وا بێ مؤسسات ڕەگ و ڕیشەی حکومداری لە ئێرانە دامەزراوترە آخر ئەوەی ناوچەکە ینی ئەوەی کە باسەکرێ خۆمە وەکو پیا هەڵدان نیە بەڵام لەوێ دامەزراوە ینی بەڕاست ناو ئێران ئێران سیستەماتیکە ینی دەوڵەتی ئێران سیستەماتیکە سیستەماتیک چییە مەسەلەن تەمینی صحیح هەیە لێوێ بۆ هەموو تاکێک مەسەلەن سوتەمەنی بە لولەیە سوتە ناو ماڵەکان بۆ هەموو کوێرە دیەکانیش مەسەلەن سیستەمی بانک هەیە خەڵکی پارەکەی معاشەکەی دەسەر بانک و کارتی پێەیە تەنانەت کاتە خواستێکی ئەمە تێک نەچێت ئەوان ئەیانێ ئەمە تێک نەچێت ئەنجام مەسەلەی ئەمنی ینی ئەمنی تەوق کراوە لە ئێران ئەمە ئینفیلات بکاوەکو عەرەبێکە لە دەست دەربچێ خەتەرە مەترسی پاکستان نایە بۆ وای لێبێت چکە مەترسی بۆ سەر پاکستان برسە بێت بێگومان بۆ مەنتیقەکە بۆ عێراق خراپە بۆ خەلیج خراپە ئەو بەحرە زر بکەوێتە چێ ئەمەی هورمز چی لێ دێت باش کاگیوە ئەمە باسی ئەوواکەین کە ئەمریکا چیەوێ ینی ئەمریکا ئەوێت چۆن شتەکە بڕوا بەڕێ و ڕێکەوتنەکە چۆن بکرێت ئێخۆ لە بەرامبەری شتێکێ پێوترێ ئێران و دەسەڵاتدارانی ئێران و ڕاستە مەسەن زۆرێک لە دەسەڵاتدارە ئەمنیەکان یا خودداوانی کە سەرکردە بوون لەوێ لە شەڕەکە کوژراون بەڵام خۆ ئێستا تر دەسەڵاتێک هەیە لەوێ و پێگەیەکیش هەیە لەوێ و استراتیژێکیش هەیە لەوێ باشە ئەوێ کە وڵاتەکە بەڕێوە بەرێ و ناشتوانێت ئەوەی کە پێشووتر هەبووە یعنی ئەمانی کە ئێستا لەوێن ئەوەی خواستەکەی پێشووتر هەمووی وەلا بنێن و اینجا لەگەڵ ئەمریکایە مامەڵە بکەن ئێخۆ ئێرانیش داواکاری هەیە ئەو داواکاریانە هەندێکیان یعنی داواکارین ئەگەر جێبەجێ بکرێن تا ڕادەیەک چوونە ژێرباری ئەمریکایە بۆ ئێران ئەکرێ ئەمەیان ینی ئێران لەو ڕۆژەوە تەنها شتێکی قورس کە لێمان دیبینی و بیستووە باز لەوە ئەکەن زۆریان کە گرنگیمانەوێ کام شەڕە جاریش کەسە هەڵ نەداتەوە زۆر تەکیل لەسەرەوەکەن ئەڵێن سیقەن نییە لەگەڵ ئەمریکایە گرنگیمانەیە کە ئەم جەنگە جاریش کەسە هەڵ نەداتەوە خاڵێکی تریان تاویزیانەوێ هی و خەسارەتی کە بەریان کەوتووە باشە خۆم خەسارەتە پێش ئەم جەنگە نەبوو بەڵام هاتە ناو باسەوە خۆ ئەوانی ژۆکو ئێران هەندێک مەرز ڕیزەکەن هیچێک لەوانە لابردنی حیسارە لەسەر ئێران
کە ئەمانە هەمووی واریدە بۆ ئەمریکا زۆرش ئاسانە کە لەگەڵی ڕێکەوێ حیسارەکەی لەسەر لا بە جزئی وردە وردە وەکۆی لەسەر سووریاش کردیان کە لەگەڵیان ڕێکەوێت مەسلەی کۆنتترۆلی گەروی هورمز مشتەرەگەکەن ئاساییە ڕەنگە بیر لە تعویزیش بکەنەوە بە چەند ملیار دلارێک ئەو پارانەی کە هی ئێران حیجز کراوە چەند ڕۆژ لەمەوە بەرباسیەوە کرا هەر دوای گرێبەستەکە وتیان کە 7 ملیار دلاری ئێران ئازاد دەکرێت ئازاد دەکرێت و ئەمریکا نەڕەتی کردەوە نەوتی وایە نەوتی وانە هەندێک مەرز هەیە کە ئێران داوای کردوون ئاسانن بۆ ئەمریکا ڕەنگە ئەمریکا بچێتە ژێرباری چکە لابرنی حیسارە هەبوونی سیقەیە ئەڵێ وەسیقا گرنتی لێنتان نادەینەوە ئازادکردنی ئەو پارانەی کە حیجز کراون ڕەنگە لە سندوقی بینەرملەلی شانی و دەوڵەتی شاهینی خەسارەت و مەسارەت چەند ملیارێکیان بۆ حساب بکەن یا چەند شەریکاتێکی ئەوروپایی و ئەمریکایی بێنن لە بنیانانەوەی ئێرانە بەشدار بێ بەڵام ئەوەی بۆ ئێران زۆر زۆر قورسە بچنە ژێرباری پشتکردنە حیزبڵای لوبنانە ئەمە بەلای ئێرانەوە زۆر قورسە ڕەنگە لەسەر ئەمەیان بە شێوازێکی تر بچنە گفتوگۆوە ڕەنگە ڕازی بن بە ڕاگررتنی بە گرنتیکردنی ڕاگررتنی هەر چالاکێکی سەربازی حیزبڵا لە لوبنانە چونکە حیزبڵا لە لوبنانە ئێسا مەحزورە بە پێی قانونی لوبنان یاخین نابێت چەکدار بنە قەراری ڕسمی لوبنانی بۆ باشە لە کاتێکا حکومت بە مەحزوریان دابنێ بە متەمەڕید و یاخی بوونیان دابنێ لە کاتێکە پەیوەست بێ بە گفتوگوی ئێران و جەنگەکە لەگەڵ ئەمریکا لە کاتێکا کە حیزبوڵاش لە ژێر سایی و سێبەری ئێرانان ئەتوان ئەو کارتەش لێ بەکاربێرن کە نەک لە ناوە ببرێن بەڵکو چەکدابنێن بچنە عملی سیاسیەوە ئەوەش بۆ ئێران هەر دەستکەوتە بەڵام مانەوەی ئێران بۆ خۆی ئێستا کە لەم جەنگەیە ئەچێتە گفتوگۆ سەرکەوتنە چونکە تۆ ئەبێ ئەو لەبیر نەچێ و گەورەترین زلهێزی جیهان کە ئەمریکا ئیدعای داگیرکردنی هەموو عالەمەت بۆکە زلهێزی گیان و گەورەترین زلهێزی منطقەکەش لە ئێرانەدا ئاگامان لێ شتیوا ئەڵێن لە 20,000 خاڵیان داوە لە ئێرانە آخر 20,000 هەدەف زۆر زۆرە ئەنجاوە هێشتا ئێران لە سەپی خۆی وەستاوە هەر جەنگ دەست پێ کاتەوە موشەگەگرینە ئیسرائیل باش ئەمە بەشێکی ئەوە بەشێکی لەو یعنی خۆتۆ باسی حیزبوڵای لوبنانیت کرد کە چەند گرنگە بۆ ئێران چکە پێگەیەکی گرنگی هەژمونی ئێرانە لەو ناوچەیە و لە منتیقەکە و نزیکیشە لە ئیسرائیلەوە بەڵام خۆ لەوە گرنگتر کە ینی بەشێکی زۆری قسەکان کە لەسەر ئەوەیە ئەم شەڕە هەڵگیرساوە و چەند ساڵە لەگەڵ ئێرانە ناکۆچی هەیە و ئەوەیە مەترسی ئەوەیە کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی یاخود ئەوەی کە گرنگە بەلای ئەمریکاوە و زۆر جاری لە 12 ڕۆژە بە تایبەتی کە هێرشیە کردە سەر پێگە ئەتۆمیەکانێتی لەمایانە ئێران چەند ساڵە خەریکی ئەمەیە دەستبەرداریە بێ وا بە ئاسانی بەڵێ ئەوش بۆ ئێران ئاسانە چونکە ئێران ئێستا لەمەی پاکستانە ئیسلامابادە باسییان کردووە کاڵێ مە دەستبەرداری ئەتۆمی نابین بۆ مەسەلەی زانستی بە ئیجازەمان بدەن لەژێر کۆنتترۆلی نێودەوڵەتیە ئێمە درێژە بە ئەتۆمیەکە دەین بۆ هەدەفی زانستی کەواریدە لە جیهانە ئەمە بەشێکە لە پێشکەوتنی تەکنۆلۆژیە نابێت تۆ ڕێگا لە وڵاتی بگری ئەتۆم بەکاربێنێ بۆ کارەبە خۆمە گرنگە وای لێ بێ هەموو جیهان بە کارەبەکەی ئەتۆمیش بکە نابێت ڕێگەی لەمە بگرن خواستی ئەمریکاش لەسەر ئەمە هەیە خۆناڵێ بێ هەر هەمووی بگوازیتەوە بەس لەسەر ئیرانیۆمە پیتێنراوەکە کە بە کەڵک دێ بۆ چەکی ئەتۆمی ئەمەیانەوێ لای بەرن لە ئێرانە ئەمە دوور بکەنەوە ئەوە نامێنێ من بزانم لە پێش 28 دووە ئێران ڕازی بوو بکە ئەم یۆرانیوە پیتێنراوە بدا بە وڵاتێکی تری دەرەوەی ئێران باز لە رووسیاکەن ینی خاڵک ناکۆکەکان زۆر دوور نین لە یەکتریەوە ئەنجا ئەوە هاتەوە یادم لە پرسیارەکەی تۆیە ئێران خۆیان ئەترافەکەن بۆی ئێرانی 40 ڕۆژ لەمە پێش نەماوەخۆ 45 ڕۆژ نەماوە لەمە پێش یعنی ئێستا بڵێن تەشەدودی سیاسی مواقفی متەشەدیدی ئێرانی سیاسی ئەو دەمارگیریەی ئێرانیش نەماوە ینی تۆ ئەوانیش کە ئێستا لە حکومڕانیان ئەم 3-4 کەسی هاتوونەتە پێشەوە زەختێکی تری ناوخۆیان لەسەر نییە زەختەکە ئەگەر برش بێ لاوازە ئەمە گرنگە جاران لە زمانی زەریفی جەواز زەریفی کە وەزیری خارجی بوو اتفاقی پێنجاییدیەکی عالەم ئەم پیاوە خۆ زۆر قسەی کردووە ئەم پیاوە زۆر باشە چۆ پێشەوە دانوستانەکانە
بەڵام کاگەڕایەوە بۆ ئێران باڵی تونندڕە و هێشت ئەم ڕێکەوتنانە بکرێ نێ بەڵام ێستا ئەم باڵە تونندڕەوە لاوازدا ئەمە ئەمری واقع هەمومان نەیزانین باڵی تونندڕە و لاوازە لە ئێرانە ئەوی کەم میانڕەوەکەیە ماوەتەوە و دوای خەسارەتێکی گەورەشکە لیان کەوتووە ئەوانش ئاقلانە بیرەکەنەوە مانەوەیان باشترە تاوەکو دیسان بچنەوە جەنگێکی ترەوە ئەمە گرنگە بۆ کەسە عسکەری و سیاسەکانی ئێرانی باش ئەوەی کە چەند وەختە لە ناو ئێرانە چکە ئێران خاوەنی استراتیژێکی یعنی تا ڕادەیەک ئایدۆلۆژیایکی ساپتە ینی ئایدۆلۆژیایکی ژێگیرە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل یعنی چەند ساڵە خەڵکی ئێران تیارەکرێ بەرامبەر بەوەی کە دوژمنێکمان هەیە ئێرانە و هین بڵێن ئەمریکا و ئیسرائیل یعنی ئەگەر کاتێک بێنە سەر ئەو ڕێکەوتن بکەن و کۆمەڵێک ئەوەی کە پێی ئەوترێ سازش بکەن لەسەر مەسەلەکانی خۆیان لە ناوخۆی ئێرانی شا خەڵکێک هەیە کە یعنی بڕوای بەو ئایدۆلۆژیا کۆنا هەیە بڕای بۆ هەیە کە پێشت ئەوەی کە پێشەڕەکە بووە و مشتەباش بۆ خۆی لە هەرەمی ئەو بابەتەیە ینی ئەمان یعنی کێشەیەک دروست نابێت لە ناوخۆی ئێرانە ڕازیە بن بەمە آخر ناڵم پێش دەستپێکی جەنگەکە ڕازیبوونی ئێران هەبووە ینی میانڕەوی پێشوتیش ڕازی بوون ینی لە پێش دەستپێکردنی آخر ئیسرائیل ئەمەی کرد ئەم شێوانی دانوستانەکانی تێگا بەحساب فرسەتی زانی بوو کە ئەو 45 کەسە قیادیە لە ماڵی ڕابەر کۆبوونەتەوە لیان بە ئەژینە دانوستانەکان باشە چوونە پێشەوە لەم کاتەیە بۆ ئێرانیەکان خەڵکی ئێرانیانی شەقامی ئێرانی خوازیاری وەستانی شەڕن بۆمانەوەی ئێرانی ئێستا بەم جۆرە نەک تێکچوونی ئێران وەکو عێراقی لێبێ ئەمە خەڵکی شەقامی ئێران بەعام ئەوەی کە ماویشتەوە سیاسیەکان و باڵە تونندڕەوەکەی ناو کۆماری ئیسلامیەکەش ئێستا گەیشتونەتەوە قەناعەتی کە لە ئێستاە دەستی لێ هەڵبگرن باشترە دەستی لێ هەڵبگرن باشترە بمێنەوە تاوەکو لە ناو بچن ئەوەی کە وتیش ئەستەمە ئەمریکا و ئێران بەو ئایدۆلۆژیی کۆنەوە کە دەستیان پێکران مەرگ بەر ئێران بەر ئەمریکا مەرگ بەر شۆرەوی ئەوە نەماوە ئێستا لەبری ئەواڵێن چی ئەگەر ئەمریکا گرنتیمان با تێجەنگ نابێتەوە هاوکاری اقتصادیەکەین بێکەوە ئەو ئەمریکایەکە پیان و شەیتانی بزرگی دنیا ئێستا شەیتانی بزرگەکە ئەگەر لەم جەنگە کۆتایی پێ بێ ئامادەن لەگەڵ ئێرانیەکانە هاوکاری بازرگانی بکەن لە منتیقەکە ئەبێ بە دۆست کاتە شتەکە دوولایەنە هەم بۆ ئەمریکا هەم بۆ ئێمانیش بۆ هەمووی باشە بۆ ناوخۆی ئەمریکا ژەروایە بۆ ناوخۆی ئێران ئەمریکا ناوخۆی ئەمریکا سەختیان لەسەرەوە بینین دیموکراتەکان لەم ڕۆژانە تەنانەت بە پێدانی تازەکردنەوەی چەک بۆ ئیسرائیل معارەزە هەیە یعنی ئەمریکا چەک نەداتەوە بە ئیسرائیل بە تایبەتی ئەو شۆفڵانەی کە خانوەکانە ڕوخێنێ غەزەی تەخت کردووە پێڵەن مدەڕع ئەوە لە ناو کۆنگرێس هەرای لێکەوتۆ کە نابێ بیدەن بە ئیسرائیل چونکەوە تا هەر وێرانکاریەکە ئەوە غەزەی وێران کردووە و نۆبەی جنوبی لوبنان ئەمجارە ئەوە ئەم سیاستانە بەردەوامەوەی تر وەکوتمان کوڕەتاقانەکەی ئەمریکا لە منتیقەکەی بپارێزێ دەستە خۆش بێ کاکی وا سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان نابووی طبعا شرۆڤەیە ئەمە زۆریە زۆری لێکەوتە هەیە زۆری شت هەیە بەڵام گۆڕانکاری زارێ نییە ڕاستی با گۆڕانکاری بێ دەست خۆش بێ کاکیوا زۆر سپاس بۆ ئامادە هەربژی خێر بیاخۆن بەڵێ بەڕێزان ئەم گەشتەی هەواڵمان لێرەدا کۆتایی دێت هیوادارم هەمیشە ئاسوودە و ئارام بن